بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایەخەمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە گەڵتانە بین ئەمجارە لە سلێمانی نین بەڵکو لە گوڵەخانەی عزیزین مەبەستمانە لە گەڵ میوانەکەم کە بە سوپاسەوە میوانداری کردوین لێرە و ئێمەش میوانداری ئەومان کردووە لە بەرنامەکە بەڕێز کاکە حەمەی حاجی مەحموود لەسەر کۆمەڵێک پرس واتەوەر بوەستین وەکو خۆتان ئاگادارن ئێمە لەسەر دەرگای دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردننی عێراقین وردە وردە لە دووشەمەوە هەڵمەت و بانگەشەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دەست پێەکە و ئەوترێت لە ماوەی ئەو 25-26 ڕۆژەی بانگەشەی هەڵبژاردن زۆر هاوکێشەی نوێ دێتە ئاراوە و زۆر گۆڕانکاری ڕوەدا مەبەستمە من لەسەر کۆمەڵێک پرس بوەستم مەبەستمە ڕای جەنابی کاکە حەمەی حاجی مەحموود بزانم لەسەر هەڵبژاردنەکانی عێراق پێشبینیەکانیان ئەمە ترسی ئەوەی کە ئەوترێت کورد بە یەک لیست نییە ئایا ئەمە مەترسیە یاخود ئەکرێ وەکو چانس سەیری بکەین چونکە ئەگەری ئەوە هەیە لە دوای هەڵبژاردنەکان هاوپەیمانێتیەکی کوردستانی بۆ بەغداد هیچ نەبێ بۆ بەغداد دروست بکرێت و بە شێوەیەک لە شێوەکان لە بەرژەوەندی کووردا بکەوێتەوە مەبەست مەقسە لەسەرەوە بکەین من لەگەڵ جەنابیانە ئەم ساڵ و پار ساڵیش زۆر جارباسی ڕێخستنەوەی نێوماڵی کورد هاو هەڵوێستی پارتە سیاسیەکانی کوردستان بەنسبەت پرسە چارە نووسازەکانەوە ئەوەی پەیوەستە بە کوردستانەوە وەکو قەوارەوە ئەوەشی پەیوەستە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بەرژەوەندیەکانیانەوە لە ئێستادا ئەم پەرتەوازەی لە نێوماڵی کوردستان هەیە بە لە بەرچاوگرتنی گۆڕانکاریەکانی ناوچەکە ئەوەیە وتێت ناوچەکە لەسەر ئاگرە ئەقوڵێت و قوڵپەیە بۆ نمونە ئەمریکا لە ڕێگەی بۆ بڵین ترمپەوە بە بەردەوامی لێدوانی نوێ و سەیر و سەمەرەمان گوێ لێ بێ فەڕەنسا هاتۆتە سەر هێڵ بریتانیا هاتۆتە سەر هێڵ ئەوە رووسیا بە بەردەوامی سووریا و ئێرانیش لەلایەکی ترەوە تورکیاش لەوێەوە بوەستێت هەنگاوەکانی هەموو ئەم پرسانە وای کردووە کە سەرکردایەتی سیاسی کوردستان ئەگەر شتێکمان هەبێ بەوناوەوە ینی خەمێکی لێ بخۆن بیرێکی لێ بکەنەوە ژوورێکی بۆ دروست بکەن کە ئێمە چۆن خۆمان ئامادە بکەین واروها مەبەستیشمە بێگومان قسە لەسەر گۆڕانکاریەکان ئەەکەین و قسەیەکیش لەسەرەوەکەین هەندێک جوڵە هەیە وترێت جوڵەی داعشە دەستی پێکردوتەوە ئایا ئەمە دیسانەوە گرنگی بۆ پێشمەرگە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم سەبارەت بە گەڕانەوەیان ئەگێڕێتەوە یاخود دیسانەوە ژمارەیەکی دیکەی پێشمەرگە شەهید ئەکرێن و کورد بە هیچ ئەنجامێک لی نایەتە دەرەوە بێگومان قسەیەکیش لەسەر کۆنگرەی نەتەوەی یەکەین بەڕێز کاکە حەمەی حاجی مەحموود سڵاوتان لێبێ سوپاس بۆ ئەم دەرفەتە هەر مەمنونم هەر لەو پرسەوە دەست پێ بکەین جەنابتان هەمیشە قسەی جیاوازتان هەیە لەسەر پرسەکان ئەو سێ قسەی ناتەقلیدی و ناباون خوێندنەوەتان لە ئێستایە بەنسبەت هەڵبژاردنەکانی عێراقەوە چییە و بەنسبەت پێگەی کورد لە داهاتووی عێراق زۆر سپاس خۆی ئەگەر ئێمە بکرایەت پێمان هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان پێش عێراق خستایە بە گوڕوتینێکی ترەوە توانە هەڵبژاردننی عێراق باشتر بوو بۆ کورد ئەگەر ئەوەشمان پێ نەکرا کورد یەک قایمەی هەبوایەت بە تایبەتی ناوچە دابڕاوەکان لە هەڵبژاردننی عێراقدا ئەویش باشتر بوو ئەوەشمان پێ نەکرا داوامان کردایەت عێراق یەک باز نەبێت ئەگەر یەک باز نەبێت کورد ڕەنگە 80 کورسی زیاتر بێنێ ئەوانەش هیچیان ئەمانە نەکرا و قایمە مشتەرەکەیشمان پێ نەکرا کورد ئێستا چۆتە ناو هەڵبژاردنێکەوە ڕەنگە ئەو سەری زۆر دیار نەبێت لای بەرامبەر بەو قایمە گەورانەی عێراق مەسەلا ئیسا ئەوە مالکی 93 کورسی هەیە مەسا علاوی 89 کورسی هەیە هەندێکێک لەوانە لیستەکانیان لیستی گەورن هەندێک لیستی تاژێژ لە بەغدا دروست بووە وەکو ئەوەی هادی عامری و وەکو ئەوەی سەید حەکیم ئەوە جیاوەتەوە کۆمەڵێک شتی تر تازە دروست بوون کە ئەو لیستانە زۆر گەورن لە عێراقا ئێمە ڕەنگە لەوە زۆر زەرەر بکەین چونکە دەنگەکان ئەگەڕێتەوە بۆ لیستە گەورەکان ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهام لە کوردستان انتخابات یا کاتی خۆی حیسەب بۆ کورد دانراوە کۆتای بۆ دانراوەکو چۆن لە پەرلەمانی کوردستان ئێمە کۆتامان داناوە بۆ هەندێک نەتەوەکانی تر مەسەلا سولێمانی 18 کورسیە 2 ملیۆن دەنگ بدەیت و 18 دەنگی بدەیت هەرەوە 18 کورسیە دەرەچێ هەولێر 15 کورسیە و دهۆکی 11 کورسیە ئەتە ئێمە هەر چەندێکگانی حەزەکەی 10 ملیۆن کورد دەنگ بدا 6 ملیۆن دەنگ بدا 5 ملیۆن دەنگ بدات ئەو 44 کورسیە کەسەش دەنگ بدا هەرە کورسیانە دەرەچێت لەبەرەوە هیچ تۆیدەکرد نییە بتوانانی ئیزافەیەک بخیتە سەر ئیزافەکانی خۆت لە ناوچە دابڕاوەکانە ناوچە دابڕاوەکانی معلومە دوای ئەو ڕووداوانە
باوەڕ ناکەم تۆ بتوانی بە هێزێکی گەورەوە بتوانانی لی بەڵێ دەرچی بێگومان پرسیاری زۆرم بێ لە لی دەربچیت لە بەرەم پێم وایە ململانەکان ئەبێتە ناو حیزبەکان لە کوردستانە لەسەر ئەم هەژدە کورسیە ئیزایتر چەندی ئەیبا چەندی ئەمە وای کردووە کە هەست بکەین هەڵبژاردننی هەرێمی کوردستان و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمە نەک هەڵبژاردننی عێراق بێت لایەنەکان کاندیدەکان ئەوانەی کە هەڵمەتی پێشوەختی هەڵبژاردنیان دەست پێ کردووە ینی ڕووی دەمیان لە پارتە سیاسەکانی کوردستان و حکوومەتی هەرێمە لەک لە عێراق نەبەتەکیید خۆی هەموو مۆزوعەکان پەیوەندی بە کێشە ململانەکانی ناوخۆوە هەیە ئەو بیرلەوە ناکاتەوە مەسەلا سبێنێت لە کەرکک ئەوان چەند کورسی ئەبن کورد هەشت کورسی هەیە ئایا لە هەشت کورسی ئەتوانێت چواری بێنێتەوە ئەنی ئەوە یەکێکە لە سوالەکان لە مووسڵ لە دیالە لە شوێنەکانی تر ئەوان تەرکیزیان لەسەر شەڕی هەژدە کورسیەکەی ئێرە کردووە دووسە کورسیەکەی ئێرە کردووە شەڕەکان هەمووی لە بینی حیزبەکانە لەسەر ئێرەیە هیچ هەمویان لە بەغداشیان لەویستووە قایمە گەورەکانشیان لەویستووە بەڵام بەغدا ئەمانی لەبیر نەچۆوەتانێ لە هەرێمی کوردستان و لە سلێمانی و لە شاری دیکەش کاندیدیان لە 20 کاندیدی تەنها لە سلێمانی هەیە دووسێ قایمەی جاجیایی عێراقی لە سلێمانی دابەزیون لە کەرکووک عەرەبی حەویجە و ناوچەکانی تر دێنن لە کەرکوو دەنگ بدات ئەمجارە ینی ئەوە یەکێکە لە ئەو ئینانە ڕوبەڕووی کورد دەبێتەوە واتە کورد زۆر نەکەم تەرخەمە بێ ئاگایە لە ڕووداوەکان کە دوای ئینتیخابات کورد لە کوێی ڕووداوەکان نابێ هەرچەندێک کورد لە عێراقدا ئەگەر 160 کورسیشی هەبێت هەر نایباتەوە چونکە 329 کورسی لە عێراق هەیە ئەگەر ئەوان 5 کورسیشیان زیاد بێ هەر نایبێتەوە لەبەرەوە ناتوانانی بیتەوە بۆیە پێم وایە ئەبێ اتفاقات بکرێت لە عێراقا کە کورد کاتی خۆی بەسەریا تێپەڕیوە نەیتوانیوە چارەسەری ئەو کێشەیە بکات کە کورد وەک نەتەوەیەک لە عێراق بەشدارە نەگوکو قایمێکی بەبێ کورد اتفاق لە عێراق سەر ئەگرێت خۆی دووسێ حاڵەت هەیە حاڵەتێکەوەی کوردە وایە لەو کاتێک کە ئەو ڕووداوانە ڕوویدا عێراق بەو شێوێ مامەڵەی کرد بەشداری نەکرای لەو ئینتیخاباتە ئەگەر عێراق نەبێت یەک بازنە ئەمەی شەرتێکی وایە بۆ یەکەم دووهەم تا چارەسەری کێشەکانی هەرێم و بەغدا نەکرێت بەشداری انتخاباتی نەکردایە ئەگەر کورد بەشداری انتخابات نەکات لە عێراقدا عێراق نابێتە عێراق چونکە ئەو کاتە وەکو عەرەبیە سعودیە عەرەبیە من عەرەبیە نازانم مەغریبی عەرەبیەی لێدێ ئەو کاتە عێراق بۆیە ناوی عێراقە کە کورد تێدا شەریکە لە دەستوری کۆنی عێراقی موقەتی عێراقشا ئەڵێ کورد و عەرەب شەریکەوە تا ئەگەر عێراق کوردی تیانە بێت نابێتە عێراق وڵاتێکی عەرەبی لەبەرەوە هیچ کەسێک ڕازی نابێت کورد لە ناو انتخاباتێکان نەبێ انتخابات لە عێراق بکرێت نە وڵاتانی دنیا ڕەنگە کەم وڵات ینی باوەڕ ناکەم هیچ وڵاتی ڕازی بێ لەبەرەوە ئەو کاتە عێراق بە تەواوی تێگەچێ بۆیە پێم وایە کوردە بۆیە لەو کاتە تەنها وەرەقەیەکی لەدەست بۆ وایە بەکاری بێنایە ئەوەشی پێ نەکرا و نەیتوانی قایمێکی مشتەرێکیشی لە منتیقەدا بڕاوەکان هەبێ ئەوانشی پێ نەکرا ئێستا بە قایمەی جیاجیایی بچووکەوە کەوتونتە ناو بە پێی پەتی تێکەوتون بە پێی پەتی تێکەوتون کە ڕەنگە پێم وایە کورد ئومێدەکەم باش بێت وەکو نەتەوەیەک بچێتە ناو پەرلەمانەوە بەڵام بە تاکید دەنگەکانی بەنسبەت ناوچە دابڕێنراوەکان ناوچە کێشە لە سەرەکان یان ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم گە تەرکیزمان بە دیاریکراوی لەسەر کەرکووک و خورمات و خانەقین بێت بەو دۆخەنە ئاسایی لەو ناوچانە هەیە پێت وایە کە کورد زیانی زۆری بەرئەکەوێت و کورسی زۆر لەدەستەدات خۆی لە کورسی لەدەستدا بەڵام یەک حاڵەت هەیە ئەو ناوچانە ڕەنگە شێوەی پێکهاتەی خەڵکەکەی جیاواز بێت لە ناوچەکانی تر چونکە ئەو ناوچانە ڕۆژانە ئازار ئەچەژن لە دەستی نەتەوەکانی تر لە دەستی نەتەوەی سەردەستا مەسەلا بیر لەوە کاتەوە کوردێک لە کەرکووک لە دووست لە خانەقین ئەگەر دەنگ نەدات مەسا یەک دەنگ نەدات دوو دەنگ بەرامبەری زیادەکە چونکە خۆی دەنگە نادا عەرەبیش دەنگێکی ئیزافە بێ واتە تۆ ئەگەر 1000 دەنگ نەدەیت تۆ 2000 دەنگە دۆڕاندۆ لە ناو کەرکووکە ئەو کاتە تۆ مەسەلا ئەوانە بیر لەوە کەنە بشنەوە دراوسەکەی عەرەبە گاڵتەی پێکاڵێ دەنگتان نێنایەوە لەوە پێش بە زۆر بە تەزویر کردوتانە دراوسەکەی تری تورکمانە عینی شێت لەبەرەوە هەستێک هەیە کە هەوڵەدا دەنگ بدات دەنگ بدات ینی ڕەنگە ئەوە پاڵی پێوەنێ ئەینە لەبەر خاتی حیزبەکان دەنگ نادەن باشە خۆت ئاماژت پێدا کۆمەڵێک گریمانە و ئەگەرت باس کرد کە هیچی نەکرا بەداخەوە پێت وایە ئەم لایەنە سیاسیانە پێویستە لە دوای هەڵبژاردن هاوپەیمانێتیەک بۆ ڕۆشتنە ناو پەرلەمانی عێراقەوە دروست بکەن یان بێ هیوای لەوەش پێویست و پێشتر بیاکردایە باوەڕ ناکەم دوایی بتوانن بیکەن چونکە دوایی هەرێکێکیان خۆیان هەڵواستووە مەسەلا ئابینیت
ئەنی کورد ئەوەندە شپرزە و بێدەسڵات بووە ئەبینی هێشتا ئینتیخابات ناتەوە سەرۆکی لیستێکە لە لیستێکی عەرەبیەوە سەری دەرەچێت خۆی خاندی کردوە لە لیستێکی تر ینی ئەوە مانە ئەوەیە بێ بەرنامەی کووردە بێ ئاگاداری کووردە بێ ئەوەیە کە تۆ بە بەرنامەی کۆ ناچیتە ناو ئینتیخابات بزانیت نەتیجەکە دوای بەرژەوەندی کەوتنە بە تێڕوانی بەتاکید سەرکەوتنی ینی پێشکەوتنی بەرژەوەندیە شەخصی و حیزبیەکان بەرچاوی زۆری کەم کردووە من دوێنێ ئەو وەفتێکی هەدەف هاتبوو لە کوردستان ئەو کاک عوسمەبایدەمیر وتی ئێمە کە خۆمان هەڵەبژێرین بۆ پەرلەمان لە تورکیا ینی بۆ کوشتن ینی بۆ سجن ینی بۆ لێدان ینی بۆ مردن وتم خۆزگەی نەکانی ئێمە یەکجار لە بەغا بگیرایەن سژنیان بکردایەن لەسەر کورباتایەنە جواب بەخوای نەکانی ئێمە ڕەنگە بۆ ڕفاەت و بۆ سەفەر و بۆ ئەوانە زیاتر بکارێن جا مەسە ئەوە ئەندام پەرلەمان لە تورکیا کە کووردە خۆی لەبژێرێت ئەوە حاڵەتی ئێمەش لێرە ئەڕوا لە قایمەی عەرەبی خۆی نووسی باشە هەرچەنە من دام نابوو تۆزێکی تر باسی سەردانەکەی هەدەف و ئەو پرسانە بکەین بەڵام تێڕوانینیان چی بوو لەسەر ڕووداوەکانی هەرێمی کوردستان و چۆن ئەیان ڕوانیە ئەم نێو ماڵە ئەوان لە ئێمە نیگەرانترن ینی لەوەی کە ڕووی داوە زۆر نیگەرانن زۆریان پێ ناخۆشە باسی ئەوەمان کرد وتی مەسەلا یەکێ لە تەلەڤیزیۆنەکانی باشووری کوردستان لە دیاربەکر هەوڵی داوە کەسێ پێیاکە دژی ریفراندۆم قسە بکە کەسی دەست نەکەوتۆ لە هەموو دیاربەکرا یەک کەسی دەست نەکەوتی پەیامێرەکان دەرکرد لەسەرەوەی کە کەسێکی دەست نەکەوت دژی کورد قسە بکات لەوێ ئەخر ئەوە گرنگە بوت ئەنی یەک کورد لە هەموو دیاربەکرا ئامادە نەبوو دژی ریفراندۆم لە کوردستان قسە لە پارچەیەکی دیکەی کوردستان لە پارچەیەکی دیکەی کوردستان بەڵام لە ناو خۆمانە بە ئەوە بوو هەموو شتێک گوترا باشە بە قسەکردن لەسەر گۆڕانکاریەکانی ناوچەکە ڕەنگە پرسیارەکانی من جۆرا و جۆر من چونکە کاتەکەمان هەرچی سوالێک باشە خۆتەزانی ناوچەکە لە بەردەم گۆڕانکاری گەورەیە ئەو ترێت نەخشەی سیاسی ناوچەکە ئەنووسرێتەوە ئەمریکا بەردەوام مناوەری جیاواز و هەوڵدانی جیاوازی هەیە رووسیا لەسەر خەتە دوێنێش جەنابتان ئاگادارن بریتانیا وتی ئێمە بەشداری ئۆپەراسیۆنی سووریاکەین ئەڵمانیا وتی کەشتیگەلی ئەڵمانیا جوڵاوە بەرەو دەریای کەناراوەکانی دەریای ناوەڕاست یعنی گۆڕانکاریەک هەستەکەی لە ڕوودانایە بەڵام ئەمانە ئەم پرسانە چی بۆ کورتایە و ئەگەر بەم شێوەیە بین من دوێنێ شەوش لە بەرنمەیە کاوتم ئەگەر خەریکی گەمەی بچووک بین بە بچووکی نابێنینەوە خۆی لە ڕاستی منتەقەکەوەکو مەنجەڵێکی بخاری دات و ئەکوڵێت لە تەقینەوەدایە هەرچەند من پێم وایە مەسەلەی ئەمریکا دۆڕانوێتی لەو منتیقەیە لە عێراق بۆ شێوەیە جێشتۆکە هەیە لە ئەفغانستان سەرکەوتون نەبووە لە سووریاش دوای 5-6 ساڵ ئێستا بە تەمای ئەوەیە بڕوا پەلامات بدا شارێک داگیرکە بۆی رووسیا نەیگرێت رووسیا بۆتە شەریکی مەسەلا ئێستا بەبێ ئەو قەراری پێ نادرێت لەبەرەوەم پێم وایە ئەمریکا سەرکەوتون نەبووە نە لە پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە نە لە سووریا نە لە ئەفغانستان نە لە عێراق و ئەو قەرارانیش کە ئیدەن ئێستاە ئەو شتانەی کە باسیەکەن پێم وانیە سووریان تازە پێ بڕوخێت ڕەنگە موشتێکی لێدەن لە دوورەوە پێت وایە بەرەی رووسیا سەرکەوتووە بەرەی رووسیا تا ئێستا ئەتوانین بڵێن بەرەی رووسیا بەرەی ئێران بەرەی ئەمەنتیقەیە سەرکەوتوتر بووە چونکە سووریا بۆ نەڕووخاوەکو میسر و وەکو تونس و وەکو لیبیاوانە لێرە ئەم یەکسەر بوو بە دوو جەمسەری مەذهبی کە دوو جەمسەری مەذهبی کە بوو بە شەڕی شیعە و سونە نەیتوانی بڕوخێنی ئێستاش بە هەمان شێوەیە واتە ئێستا ئەو منتیقەیە دوو جەمسەری سیاسیە مەسەلا حیزبوڵایشی چییە لەوێ حیزبوڵای عێراق و هێزی مەسەلا موقتەدایشی چییە لە ستزەی نەبوو لە سووریا هێزی مەسەلا ئێران هێزی منتیقەکە هێزی تورکیا هێزی سونە هێزی ئەمانە پێینیان چی واتە هەمووی شەڕی بە وەکالەت دەکەن لەو منتیقەیە کە جگە لە شەڕی وەکالەتیش دوو جەمسەری سیاسی مەذهبی دروست بووە لەو منتیقەیە ئەگەر ئەوە نەبووە بەتەکی خۆ سووریا نەجێیشەکەی بەقەدەر میشر بەقووەتە نە بەقەد لیبیا پارەی هەبوو نە بەقەدەر گۆڕەپانێک نەیتوانی مقاومە بکەوانە بەڵام پێی نەکرا ئێستاش مەزاکان ڕەنگە ئەنی هەندێک تند و تیژی و هەندێک شەرت و شروت و هەندێک ئەو شتانە بێت بەڵام ناتوانن ئەنی من پێم وایە ئەوەی کە مەبەستیانە جێبەجێ بکەن ئەوە مەسەلا ترامپ 48 ساعتی دانە 48 ساعتەکە تەواو بوو
ئێستا پەنتاگۆن ئەڵێ هێشتا دراسەیەکەین ڕەنگە نزیک بێ و ڕەنگە دوور ڕەنگە نزیک بێ ڕەنگە دوور بێ ئێستا لە هێزی رووسیا بڵاو بۆتەوە لەناو ئەو شارەی ئەوەی هین سووریا ئەمانە هەموو هەیە و سووریا رووسیا بەتوندی دژی ئەو مۆزوعانەیە سین دەنگی نەدا ئاسایش بینی سین دەنگی نەدا مەسەلا ئەنجومەنی ئاسایش ینی منتەقەکە منتیقەیەکی شەڕاوی و هەر کەسێ بە دوای بەشی خۆی و بە دوای ئەوەدا ئاگەڕێ لە منتیقەکە و دوای ڕێکەوتنی پێنجزایدەنیەکی رووسیا بوو بە هێزێک و هاتە منتیقەکە دوای ئەوە توانی بێتە منتیقەکە و ئێساس رووسیا بەبێ هەتا تیارەکانی ئەمریکا هەڵاسێت بەبێت اتفاق لەگەڵ رووسیا ناتوانێت تیارەکانی هەڵسێ واتە ئەمریکا نەیتوانی لە 25 ساڵی تاک جەمسەری لە هەموو دنیادا سەرکەوێت تا ئیسا جەمسەرێکی تر دروست بووەتەوە قسە لەسەرەوە هەیە ینی زۆر جار نووسەرەکانی ئەمریکاش ئاماژەی پێدن ئەڵێن ئەم کەسانی لە چواردەوری ترمپن ئیدارە نوێیەکەی ترمپ ئەوە بەردەوام لێیان ئەگۆڕێت زیاتر ئانتی ئێرانن و ئانتی شیعان لە ناوچەکەەوە بەو ئاراستەیەشی شەکەن پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئێران جەنابتان ئاگادارن ینی بەناو ئێران و بە عێراقیشەوە گەر بیخەینە بەردەم ئەو هیلالە بەناو سووریایە تاگاتە لوبناان و تاگاتە بندستی ئیسرائیل لێرەشەوە تاگاتە کەرکک خەریکە هیلالی شیعەکە تەواو ئەبێت ئەم هیلالە جوانە درەوشێتەوە قسە لەسەرەوە هەیە کە هەموو هەوڵی ئەمریکا بۆ لەتکردن و شکاندنی ئەو هیلالەیە پێت وایە ئەمە سەر بگرێ پێم وایە تا ئێستا نەیتوانیمە سەر بکەوێت ئەمریکا لە قەرارەکانیە ئێستا مەسەلا کێشە هاتووەتە ناو کۆشکی سپی و ناو پەنتاگۆنەوە ینی ئەگەر کێشە نەبێت چۆن ڕێیز قەرارەدات و سەعاددانێ و وەقتدانێ و لاکەیتە نایڵێ بکەن ئەمە مانایە ئەبێ کێشەیەەکە بێت لە ناو خودی ئەمریکادا بۆ لە تویتەرەوەڵە یەکشینەوە و دواتڕێ ناکشین ئەوە ناکشێنەوە ئەکشێنە ئەمە خۆی بۆ خۆی یەکێکە لە کێشەکانی ئەوانە دەربارەی مەسلەی منتیقەکە بە تاکید جمهوری ئیسلامی ئێران دوای ڕێکەوتنی پێنجزایدەنیەک سەرکەوتنی گەورەی بەدەساتۆ لە منتیقەکە دەستی کراوەتەوە هێزی لە هەموو شوێنەکانە ئەو دوێنێ خۆ ئیسرائیل لە مەتاری حەڵەبی داوە لەکەی داوە لە هێزی ئێرانی داوە مەسەلا واتە ئێران سەیتەرەی کاملی هەیە لە ڕووی مەذهبی لە ڕووی سیاسی لە ڕووی نزیکبوونی لە ناوچەکەەوە لە هەموو منتیقە ئیسا سەیتەرەی کاملی هەیە و کەواتە مەبەستەوەی پارویەک نییە بۆ ئەمریکا بخورێ ئاسان نییە چونکە ئاسانیە ئەوەیە ترامپ ئەوەندەی چاوی لە کاری دەستکەوت و بازرگانی ئەوەندە چاوی لە بەرژەوەندی کەس و شوێنی تر نییە خۆتان بینیتان هاتە سعودیە گەڕایەوە لە ناو تیارەکە لە ئەمریکاشە دانەبەزی بوو نەیوتڕێ اتفاقم کردەوتی پارێکی باشم هێناوەتەوە بۆ ئەمریکا ئێستشکە لە سووریا ماوەتەوە لەسەر داوای سعودیا ماوەتەوە کە مەصرفی کاملی سوپاکەیە کات مەسەلا سعودیە خۆی ئامادە کردووە لە پشتی ئەو شەڕی ئێران بکە ئەو جەڵێ منەکشێمەوە لە سووریا سعودیە کەوتە پەلە قاژە ڕەنگە لە بنەوە توێتی پارەی مەساریفەکە دەمەڕەوە دەرمەچەوە لە سووریا مەترسیە بوو لەبەرەوەم پێم وایە ترامپ ئەوە وەکو بازرگانێک چەنی دەستکەوێت ئەوەندە معاملەکە لە منتیقەکە وەکو جاران نییە مەسەلا فیستە بیلا جەیشی ئەمریکی بێ خۆی بداوە کوشت و پارەش سەر بکا و بڵام بڵێ من لەبەرەوەی منتیقەکە ئازادەکە من پێم وایە بیرکردنەوەی ئەم جیاوازە لەوەی باشە بینەوە بەرەو ناوخۆی کوردستان ڕای شخصی کاکە حەمە لەسەر ئەو کوردانە چیە کە کاندیدی لیستە شیعە و عەرەبەکانن وڵای بەداخەوە من نازانم مەسەلا چی بڵێم یا چ تعبیرێکی وەدانێم بڵێم بۆ مەسەلا کاندیدی لایەنی ترنەوەوانە من بینیم پێش ماوەیەک کۆنفرانسێک لە بەرزنجە گیرا مەجموعەیەک مەلای شیعیش هاتن و مەجموعەیە خەڵگاتن و تیان شێخ عیسا و شێخ موسای شیعەیە لە بەرزنجە یعنی هەموو کوردەکان لێ هەڵسان ئەم قسانیان کەوتیان ئێمە لە ئەسڵا شیعین من پێم وایە ئەوەش ڕەنگە لە ڕێ ئازاد دوات بێت پێت وایە یان چێتە چوارچێوەی دیموکراسی و ڕای ئازادەوە وەڵام پێم وایە خەتێک هەیە من پێم وانێ هیچ نەتەوەیەک ئەوەندە دیموکراتی بێ ماڵی خۆی تووشی کێشە و مشاکل بکە لە ئەوروپا خۆ باسی دیموکراتێکەوە بە کارتێکەوە هەموو وڵاتەکان ئەگەڕێەوە ئەگەر کۆتی موبایلەکە نەبێ نازانێت بینی وڵاتەکان لەکوێیە بەڵام کاتێک کە تیارەی لایەکیان بە سانیە دێتە خاکی ئەویتریان لە ماوەی تەحدەش کاتی دەیەکە ئەڵێەوە ئەرزی منەوە هاتوویتە سەری من پێم وانەیە کەس ئەوەندە گوساغ بێ وڵاتی خۆی نیشتمانی خۆی
ڕای خۆی میلەتی خۆی لێ زیاد بێ بۆ شوێ مامەڵی لەگەڵا بکە تەنها لەو منتیقەیە من ئەیبین. باشە ئەوترێت بەرەو پێشچوونەیە لە پەیوەندیەکانی هەولێر و بەغدا. پێت وایە ئەمە شتی ئازارشکێن و کاتین یان بۆ داهاتووەکرێت هەنگاوی لەسەر بنیان؟ حەزەکەم یەکشت لەو مۆزوعە بۆت باسکەم. یەکەم ئەوەی کە من ئەیبینم ئەی خوێنمەوە ئەمریکا لەسەر هەوڵەدات لەسەر ئەسپەکەی عەبادی کارتی ڕاکێشاوە جارێتر ئەو دەرچێتەوە بۆ ڕێیسی وزەرا و ئەو ببێتەوە بە ڕێیسی وزەرا گوایەتر ڕێگە لە ئێرانەگرێ. ئەمە ئەمریکا بەو نیازە و لەگەڵ بەریتانیا و لەگەڵ هەندێک لە وڵاتانە. ئەمریکا ئێستا دوای ئەو هەمووەزەی عەبادی چی بەرامبەر بە کورد کرد ئەوەی نەما دەبابە هێنا سەر پێشمەرگە ماڵی تەقاندەوە ئەمریکای سەر داوا لە کورد دەکات دەنگ بۆ عەبادی بدەن لە دوای انتیخابات وەکوێت لە ناو شاڵێک دینێکت لە بەرامبەر چی بەس لە بەرامبەر ئەوەی کورد ڕەنگە کۆمەڵێک داوای هەبوو بە یەکێ لەوانە مەسەلەی ئەو ڕێکەوتانی کە ئێستا هەیە مەسەلەی گەڕانەوەی میزانی کوردستان ڕێکەوتنەکانی سیاسی مەسەلەی ناوچە دابڕاوەکان ئەوە نییە دووسێ لە چوارچەوەیەتی دو-سێ ڕۆژە باسیەوە کرێت ناوچە دابڕاوەکان پێشمەرگە ئەگەڕێتەوە ناگەڕێتەوە ئەگەڕێتەوە من باوەڕم بەوە نییە تۆ بە شەڕ دەریان کردی بە ئاشتی بچیتەوە بتوانانی هیچ شتێ بکەیت دەسەڵاتێکی دیاریکرا و کەمکەنەوە کۆیستا مەسەلا جاران 3-4 کەسی دوو مانگجارێک هات لە بەغاوە بۆ مەتاری سلێمانی و مەتاری هەولێر و بۆ حدودی برایم خەلیل و بۆ باشماق و 3-4 کەس دێ لە ناو هەموو خەڵکا چی پێکرێ ئێمە ئەگەر هەتا دوو لیواکەی ئەمریکا تەدیبی پێکردو بینێرینەوە کەرکووک و منتیقەکەش بەرامبەر بەو هەموو فیرقە گەورانەی جێشی عێراقی و حەزی شاوی چی پێکرێ لەبەرم پێم وانێ ئەگەر شتێک تۆی بە ئیتفاق نەبێ بە ڕێکەوتن نەبێ ناتوانانی لەو منتیقەیە هیچ شتێکت پێ بکرێ دوای تۆ لە شەڕ دەرکراوی بەڵام بە ئاشتی بدوێنەوە بۆ منتیقە ئەمانە هەمووی پەیوەندی بە یەکەوە هەیە ئەمریکا زەختی داوا لە کوورد دەکات خۆم ئەوەی وەکوشتی وای نەمزان ئاگام لێ نییە وەکوشتی بڵێن 100% بەڵام قەنەعەت لەگەڵ خۆم قسەیان کردم ماناوێت لەگەڵ حیزبەکانی قسەیان کردووە ئەمریکا ئەڵێ ئەبێت کورد هەمویان دەنگ بدەن بە عەبادی جاتێ بێت و بە ڕێشی پرسیاریەوەتان کردووە بەرژەوەندی کورد لەم دەنگدانە و لە سەرخستنەوە ئەوڵێ بەرژەوەندی ئەمریکا بەرژەوەندی کورد دەستی عەبادی ئەتوانێت دەستی ئێران ببڕێ لە منتیقەکە ئەو وابیرەکە ئەنجامە بۆ کورد باشە کێ نا باش نییە من پێم وانە ئەگەر کورد جارێکی تر دەنگ بە عەبادی بداتەوە یانی وەکو عەبادی وایە من قەنەعەتی خۆم وایە لەبەرەوە پێم بەڵام ئەمریکا ئەیەوێت ئەمریکا ئێستا زەختی لە عەبادیش کردووە پارە بنێرێ بۆ کوردستان زەختی لە عەبادی کردووە چارەسەری کێشە بکات منتیقە ناوچەی دابڕاوەکان بە پێی دەسووری عێراقی بێ پێشمەرگە و جێکی عێراقی پێکەوە ئیدارەی بکەن ئێستا باسیەوەکان پێشمەرگە بچێتەوە و منتیقانە ئەمانە ئەوە وەفدی کوردی سبەی دوو سوێ چێ بۆ بەغدا نەزەم لەو ڕۆژانەدا ئەچێ بۆ بەغدا ئەمە هەمووی مەسەلەکە داوای ئەمریکایە و سناریویەکە دروستی کردووە ئێمە کورد جارێکی تر بچین پشتیوانی لەو کەن قەنەعەتی خۆمایە مالیکی یەکەم کەس دەرەچێ دەنگی یەکەم دەرەچێت ڕەنگە مەرجەعێت نایڵن مالیکی بێتەوە بە ڕێیسی وزەرا چونکە کاتی خۆی ڕێیسی وزەرا بووە شیعی کوشتووە لە مەقتەدای سەدرەوانەی داوە ناڵن بێتەوە بە ڕێیسی وزەرا بەڵام وڵاتی ترێ پشتیوانی لە هی نەکا لە عامریەکە بێتەوە ڕێیسی وزەرا مەسەلا ئەوانەکە من پێم وایە لە هەموو حاڵەتەکانە مالیکی عەبادی باوەڕ ناکەم دەنگ بێنێ و کوردیش ئەگەر دەنگی باتێت دوای انتیخابات ینی هیچ جیاوازێکی نییە لەگەڵ باشە جەنابتان ینی دوور لە چاوی کامێرا و لە بەردەم چاوی کامێراکانی سەرکردەکانی کورد دەبینن لە بۆنە و شوێن و جێگەی جیاوازە هێندەی لە نزیکەوە ئەوانە دوان دەبێت تێڕوانینی ئەوان بۆ دۆخەکە چییە چۆن ئەڕوانە داهاتووی کوردستان چکە وتێ لە دوای ڕفراندەم و 16 ئۆکتۆبرەوە کورد زۆر تەحجیم کراوە و زۆر ئابڵوقی خراوەتە سەر و دەستی بڕێندراوە لە جیانی دەرەوەش تێڕوانینی ئەوان چێ بۆ داهاتوو بووە خەڵکی هەرێمی کوردستان باش شتێکی دیاریکراوان نییە ئەوەی خاتە سەر ئەویتر ئەوەی خاتە سەر ئەویتر زیاتر لەوەیە من پێش 15 ڕۆژ پێشیستا هەوڵێکمدا هەندێک لە حیزبەکان بینی کە کۆبوونەیە بکەن هیچ نەبێت لە دوای ئەم 6 مانگەی ڕووداوەکان پێکەوە کۆبنەوە بەرەو انتیخابات دەچین وەزعی کورد بۆم شێوەیە وا وەڵامی منیان داوتیان هەتا انتیخاباتەکانی هەرێم و هەتا هیئەوە عێراق و تا کوردستانی نەکرێ ئێمە کۆ نابینە چونکە دەنگەکانمان ئەڕوات داوتم باشە میلەتە گوناحی چییە ئەنی میلەتێک گوناحی چییە ئەوە حاڵی بێت تۆ لە بەرەو دەنگەکەت کەمەکایە زیادەکات تەواوی پارتە سیاسیەکان بوو
نا من چەند پارتێکم دی ئەوانە ڕێیان وا جوابی من قەرارم دا بوو هەوڵ بدەم هەموو حیزبەکان ببینم پێشنیاری ئەوم بۆ یەک دوانیەکانم بینی کە یەک دوانەکە ڕەنگە ئەوانە ئەساسی بڵین چارەسەری کێشەکان یا کێشەکان بن کە ئەوان وەڵامیان وا بوو مش دەی وەستام لە ڕاستیە. کۆتا پرسیارم گەر بە کورتی وەڵام بیتەوە زۆر سپاس دەکەم. کۆنگرەی نەتەوەی یان هەر ناوێکی دیکەیە بێ کە کورد لە تەواوی پارچەکانی کوردستان کۆ بکاتەوە ئەگەرێکە لە پێشمانە احتیمالێکە ڕوو بدات. من پێم وایە زۆری بمبورە چەند پێویستە. من پێم وایە یەکەم زۆری بۆ هینە بۆ مزایدەی حیزبیە کۆنگرەی نەتەوەی هەمومان پێمان خۆشە بکرێت بەڵام ناکرێت چونکە واقعی کورد ئێستا لە 34 پارچەی کوردستانە تۆ لێرە باسی مەسا کۆنگرەی نەتەوەی یەکەی کۆنگرەی نەتەوەی لە ڕووی اقتصادیوە تۆ یەک اقتصادن نییە لە ڕووی سیاسیوە یەک سیاستن نییە لە ڕووی حتا ئێمە ناتوانین لە پارچێکی کوردستانە هەموو کوردڕێک بخەین مەسەلا تۆ ئەوە لێرە بەسەر باسی کۆنگرەی نەتەوەیەکەی کۆمەڵی خاڵی داناوە ڕزیەکەی ڕەنگە لە کوردستانی عێراق بکرێت بەڵام لە تورکیا لە حدودەکە چویتەوە دەتوانی بیکەی لە ئێران توانی بیکەی لە سووریا ئەبێ ئێمە واقعانە سەیری ڕووداوەکان بکەین بەڵام تەنسیقێکە بێ لە بینی هێزە کوردەکانە کورد هەموو کووردا شتێکی باش شەرنیە ناوی کۆنگرەی نەتەوەی بێت ناوێکی تریە بێت بەڵام گرنگ کورد کۆ بکاتەوە کورد کۆ بکات. بڵێ کاکە حەمەی حاجی مەحموو زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ زانیاریەکانت دیارە ئەمیشە خۆی پێی خۆشە تایتڵی نەدەینی وەکو پێشمەرگەی کوردستان بیناسیین سوپاسی زانیاریەکان دەکەین ماندوو نەبوو ئێستا خۆ بین تا وڵاتی وەکو وڵاتیەکە ماوەشتە ساغی و تەمەندریێز بوو سپاسی جەناب هەربژین. بەڵێ بینەرانی ئەزیز لە گوڵەخانەوە باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادا کاتێکی خۆش دەست خۆش بێت.